پردی دەلال سیمبولی بادینان، جوانی و سەرنجڕاکێشی، بەرزی و شێوەی قەوسی، خەیاڵ و مێژوو، هونەر و بەیەکگەیاندن، ئەمانە و دەیان تایبەتمەندی تر بەشێکن لە شوناسی پردێکی جوان و دەلال لە ناوچەی بادینان و شارۆچکەی زاخۆ. پردی دەلال تاوەکو ئێستا سەرچاوەیەکی ڕوونی نییە بە دیاریکراوی ساڵی دروستکردنەکەی دەستنیشان بکات و لە ڕاجیایی بیهێنێتە دەرەوە. ئەمە بۆتە هۆکارێک تاوەکو ئێستا بەنا دیاری بمێنێتەوە. دیارنەبوونی مێژووەکەی بەشێکی پەیوەستە بە بێموبالاتی و گرنگی نەدانی ناوەندە مێژوویەکان و ناوەندە ئەکادیمیەکانی کورد کە تا ئێستا بەوردی بە دوواداچوونیان بۆ نەکردووە و تا هەنووکە پرسی شوێنەوار بۆ ئەوان نەبۆتە بابەتێکی جددی. سەرچاوەکان بەم جۆرە باز لە مێژووی پردەکە دەکەن. یەکەم، بەشێک لە مێژوونووس و ئارکۆلۆژیستەکان دەڵێن مێژووی ئەم پردە لە ڕووی هەیکەلیەتی دروستکردن و فۆرم و شێوە ئەندازەیەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕۆمانەکان. دووەم، بەشێکی تر دەیگێڕنەوە بۆ سەردەمی پەڕینەوەی سوپای زەینەفۆن. سێەم، سەردەمی دروستکردنی پردەکە دەگێڕنەوە بۆ سەردەمی بێزانتیەکان. چوارەم، بەشێکی تر گێڕاویانەتەوە بۆ سەردەمی عەباسیەکان و هەندێکی تر مێژووەکەی بە نوێتر دەستنیشان دەکەن. لەسەر دیاریکردنی مێژووەکەی بە ساڵ ئاماژە بە چەند ساڵێک کراوە، لەوانە 400 ساڵ بەر لە زاین و بەشێکی تر 800 ساڵیان بۆ دەستنیشان کردووە. کۆمەڵێک سەرچاوە لە شوێنەواری دهۆک ئاماژە بە لێکۆڵینەوەیەک دەکەن لە زانکۆی هایدڵبێردی لە وڵاتی ئەڵمانیا و مێژووی 400 ساڵی پێش زاین بە دروستکردنی سەرچاوە بۆ دروستبوونی پردەکە دەستنیشان دەکەن. پردی دەلال هەڵگری کۆمەڵێک ناوی جیاوازە، لەوانە یەکەم پردی مەزن، ئەو ناوە بۆ گەورەی پردەکە دەگەڕێتەوە. دووەم، پردی عەباس یان عەباسی، لەسەر ئەم ناوە دوو بۆچوونی جیاوازەیە. بەشێک ئەو ناوە دەبەستنەوە بە سەردەمی عەباسیەکان کە ئەوان دروستیان کردووە، بەشێکی تر دەیگەڕنەوە بۆ ناوی گوندێک لە نزیک پردەکە بە ناوی عەباس. سنووری پردەکەش لەو گوندە نزیک بووە بۆیە هەڵگری هەمان ناوە. سێەم، هەرچی پێیوەستە بە ناوی دەلال سەرچاوەکان ئاماژە بە ڕازاوی و جوانی پردەکە دەکەن. شێوە و ئەندازەی پردەکە و چۆنیەتی پێک هاتە و دروستکردنی پردەکە لە 5 کەوانە پێک دێت کە کەوانەکەی ناوەڕاست لە هەمووان گەورەترە و لە ڕووی بەرزیشەوە بەرزترین ئاسی پردەکە لە ناوەڕاستی کەوانەکە دەستنیشان دەکرێت. بەرزیەکەی بە 15 مەتر و لە هەندێک پێوانەی تردا بە 15 مەتر و 50 سانتیمەتر دەستنیشان کراوە. درێژی پردەکە 114 مەترە، پانیەکەی 4 مەتر و 70 سانتیمەترە. کۆمەڵێک سەرچاوی شوێنەوارناسی باز لەوە دەکەن کە پردەکە کەوتۆتە ژێرەوە گەرنا درێژیەکەی بە 30 مەتر زیاتر لەو ڕێژەی بۆی دیاری کراوە دانراوە. سەرەوەی پردەکە بە بەردانراوە بۆ دروستکردنی کلس، بەرد، خۆڵی تایبەت، ڕەمڵ، بەرسمین بەکار هاتووە. بەڵام دوای ئەوەی پردەکە نۆژەن کراوەتەوە هەندێک شتی تێدا بەکار هاتووە کە نوێن و مێژوەکەیان کەمتر لە مێژووی دروستبوونی پردەکەیە. پردی دەلال لە زاخۆ تا ئێستا 4 جار نۆژەن کراوەتەوە. زاخۆ لە پاڵ پردەکەیدا زیاتر لە 140 شوێنەواری هەیە. لە بەناوبانگترینیان پردی دەلال، قشڵی زاخۆ، کەلی قوبات، کەلی زاخۆ. زاخۆ لە ڕووی کارگێڕیەوە سەر بە پارێزگای دهۆکە و دەکەوێتە سەر سنووری باکووری کوردستان و باشوور. 35 کیلۆمەتر لە دووری شاری دهۆکەوەیە.